سڵاتان لێ بێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەیەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سرنجڕاکێش لەخۆ دەگرێت. تا کۆتایی لەگەڵمان بن. چەند گەنجێکی شاری هەولێر خۆبەخشانە سەگی کۆڵانەکان کۆ دەکەنەوە و چارەسەریان دەکەن و شوێنیان بۆ دابین دەکەن. هاوڵاتیەکی شاری کەرکووک لە ڕێگەی چیرۆک خوێندنەوە منداڵانی گەڕەکەکەیان کۆ دەکاتەوە و فێری چالاکی جۆراوجۆریان دەکات. لە گوندی سەرگەلی دەڤەری ئامێدی تا ئێستاش بە شێوازی ڕستە هەنار هەڵدەگیرێت. هاوڵاتیەکی شاری هەولێر وەک کارێکی خۆبەخشانە ئەو سەگانە کۆ دەکاتەوە کە بێلانەن و شوێنی حەوانەوەیان نییە. ئەو سەگەکان پاک دەکاتەوە خواردنیان پێدەدات. دواتریش هەر کەس کە ئارزووی کرد ئەو سەگانە لای خۆی بەخێو کات وەک دیاری پێیانی دەبەخشێت. سەگ بە معنای کەلیمە مانای وەفا دەگەینێ. وەفای سەگ زۆر زۆر مهمە کە ئێمە وا بکەین سەگ بەخێو بکەین لێوە فێری وەفا بین. سەگ خزمەتێکی زۆر زۆری بە مرۆڤایەتی کردووە. سەگ خزمەتێکی زۆر زۆری بە ئینسانیەت کردووە. هەر لە کۆنەوە لە باو باپیرانمان سەگیان بەکارهێنەوە لە ماڵەوە بەخێویان کردووە. ئیدی هەر ئەوە بوو کە منیش خولیا و ئارەزوم کەوتە سەر سەگ بەخێو بکەم. وەکو جۆری سەگەکان جۆری سەگەکانمان زۆر زۆرن. سەرەتا وەکو سەگی کوردی سەگی پشدەر سەگێکی زۆر زۆر گرانبەها و سەگێکی زۆر زۆر ناوازەیە لە هەموو وڵاتان چاوی لەسرە. سەگی هاوشارمان هەیە، سەگی ڕێبوارانمان هەیە کە زیاتر بەکاردێ بۆ مەڕووماڵات. سەگەکانی تریش ئەوانەی کە لە ئەزنەبی لە دەرەوە بۆمان دێ یاخود کە بەخۆمان هێنین. سەگی مالێنوەمان هەیە، بەرزیکی مالێنوە، جێرمە شایپەرتمان هەیە، هەروەها سەگی دۆبەرمان ڕۆتوایلەرشمان هەیە و هەروەها سەگی زینەمان هەیە کە تریری پێڵێن سەگی جوانی. لە ناحیە ئینسانی و مرۆڤیەوە ئەو سەگانێک کە پێکاون، ئەو سەگانێک کە بوونەتە گاڵتەی دەستی منداڵان یاخود جاری وە هەیە سیارە لەسەر شەقامەکان ملیان لێنێ، ئەمە ئاگرینە ئەستۆی خۆمان. ئەو سەگانە دەیانهێنین لای خۆمان هەتا لە تەندروستێکی باش چارەسەرێکی سەرەتایی لای خۆمانیان بۆ ئەکەین ئەوانەی کە لە ئاستۆی خۆماندا بێ، ئەوانەی کە لە لای مەژنەکری ئایان بینە لای دکتۆری ڤێتەنەریەوە. لێن دەرێت چارەسەرێکی کاملیان بۆ دەکەین لە لای خۆمان دەیهێڵینەوە تاوەکو کەسێکی باش بۆ ئەدۆزینەوە لە خۆی بگرێ. بە هەمان شێوەی مە لە ماڵ و بەخێوی بکاتن. هەمان جۆری سەگا ئەزنەبیەکان سەگی کوردی سەگێکی زۆر زۆر پەسەند و زۆر زۆر سەگێکی ناودار و زۆر سەگی چاکە. واقع دیارە؟ زين اديو مال بانجري ده بس هري ناقرين سەگێکم بەخشی بە هاوڕێیەکەم دوای تقریبان 5 ساڵە بوو کە خۆمی بینیوە هەستێکی زۆر زۆری هەبوو، ینی بە قەنەعەت بکە بە فرمێسک بە چاوەکانی دەهاتە خوار. ئەوە زۆر زۆر بەڕاستی ینی تەئسیری کردم. ئەو تۆزێک لەوان گەورەترە جا بەڵێ باشەکە بەڵێ باشەکە.
هاوڵاتیەک لە شاری کەرکووک بە شێوەیەکی خۆبەخشانە منداڵانی گەڕەکەکەیان کۆ دەکاتەوە لە ماڵەکی خۆیدا چیرۆکیان بۆڵێتەوە. هەروەها جگە لەمانەش وانەی پەروەردەی و ڕێنمایی تایبەت بە چالاکیە جۆرە و جۆرەکان بە منداڵەکان ئەڵێت. باشە بڵەکەم لە ڕاستی من بیرۆکێکم لا دروست بوو کە چی بکەم تاکو بتوانم هاوکاری منداڵانی گەڕەکەکەمان بم و لەو کەشە خراپی کۆڵان دەریان بێنم. ئەویش بیرم لەوە کردەوە کە بیان هێنمە ماڵەوە و لە ڕێگەی چیرۆ خوێندنەوە سەرجەمیان کۆ بکەم و چیرۆکیان بۆ بخوێنمەوە. ئەوە ماوەیە کە دەستمان پێ کردووە. سەرەتا من لە هەموو ڕۆژی هەینی پێم دەگوتن کە بێن لێرە من چیرۆکیان بۆ بخێنەوە، بەڵام دواتر ئێستا کردوم بە تەواوی هەفتەکە، واتە هەموو ڕۆژانی هەفتە سەرجەمیان دەهێنمە ئێرە، هەموو کاتژمێر حوتێک چیرۆکیان بۆ دەخوێنمەوە و تەماشام کرد زۆر دڵیان خۆشە، زۆر سوودیان لێ بینیوە و جگە لە چیرۆ خوێندنەوە باسی کۆمەڵ شتی ترشتەکەین و زۆر شتی تری قسەی لەسەرکەین. بۆ منە پێم گوتن کە پاکوخایانی پارێزن، کۆڵانەکەیان خۆش بوێ، پاکوخایانی ماڵ، قوتابخانە، خۆشەویستی، هاوڕێتی، ڕێزگرتن، ڕازگۆیی، جگە لە خوێندنەوە، جگە لە چیرۆ خوێندنەوە باسی ئەوم بۆ بکردن کە بشخوێندنەوە، لەگەڵ ئەوەی کە چیرۆ خوێندن بشخوێندنەوە. چونکە هەمومان ئەزانیم لای هەمومان ئاشکرایە کە چیرۆ خوێندنەوە دەواازەیەکی باشە، سەرەتایەکی باشە بۆ ئەوەی بتوانین بچین نێو دنیای خوێندنەوە. هەر کەسێک ئەگەر بێ بخوێنێتەوە سەرەتا بێ لە چیرۆکە دەست پێ بکات. بۆ منداڵیش باشترین شتکەوەی ئاشنا بێ بخوێندنەوە چیرۆکە. ساکە ئەم چیرۆکەی کە ئامادەیە ئەوەی پرسیار بکات فێر دەبێت. بان دەکۆخین، ئەگەر ڕاوەستابان دەکۆخین، لە ڕێگا هەناسە سوار دەبوون، بەڵێ زۆر گۆڕابوون. پیاەک لە خەڵکی ئەو شارە باپیرەم بەهێمنی پێکەنی، اینجا دەستێکی لە شانمدا گوتی ئەو کاغەزە لودراوە چیرۆکێکی شوێن ئاپدا پشتان ئاوایەکەن ئەنێ بە ئاگایە، بەڵام دەزانی بۆچی جگەرە کێشبی نابێت، چونکە پێش ئەوەی بمرێ پیر بێت دەمرێت. لە سەرەتاوە ژمارەیان زۆر کەم بوو، 3 کەس 4 کەس بوون، 5 کەس، دوایی ژمارەکە زیادی کرد، چۆ 15 چۆ 16 ئیتر ئێستاوا خەریکە 20 شتێ ئەپەڕێنێ. و لە هەمان کاتە دایک باوکیان زۆر دڵخۆشن، یعنی پێیان گوتوین کە ئێمە ئەو کاری ئێوەمان زۆر پێ جوانە، بەشێک لەو کەم تەرخەمی ئێمە کە هەمانە بەرامبەر منداڵەکان ئێوە پڕتان کردوێتەوە، لەوانەیە بۆ ئێمە نەگونجێت، مەس ئێمە ئەو بوار و دەرفەتە بۆ ئێمە نەلوا بێت کە ئێمە بتوانین چیرۆکیان بۆ بکڕینەوە. من بۆ خۆم چوم لە کتێبخانەکان چیرۆکم بۆ هێناون و هەندێک کەسیشان بەڵێنیان داوە کە چیرۆکیان بۆ ئامادە بکەن لە ژمارەکانی داهاتوو یان لە دانیشتەکانی داهاتوومانە. ئەوەش مای دەستخۆشیە، کارێکی باش و پیرۆزە، هەر کەسێک کە بتوانێت هاوکاری منداڵان کە بە هەر شتێک بێت. کەفەکەی و خەونی بەخۆشی و شادی دایکی بینی بۆ بەهێنی تافگە یعنی هیچ ئەستەم نییە کە تۆ بگەیتە باڵا. ئێمە ڕۆژانە هەمیشە هەمووتان ئەزانن باسی ئەومان کردووە کە ئەو زیانە چی بوو تۆ بە ئێمەت گەیان. هەڵگرتنی پەنیری کوردی لە ئەشکەوتی کوناپێست ڕێگەیەکە کە دەیان ساڵە ئاژەڵداران و گوندنشینانی ناوچەی خەڵاتدزێ بەکاری دەهێنن. ئەشکەوتەکە پلەی گەرمیەکەی زۆر نزمە و هەروەها هیچ کێشەیەک لە هاویندا بۆ پەنیرەکان دروست ناکات. گوندنشینان و ئاژەڵداران لە کۆتاییەکانی وەرزی بەهار و ناوەڕاستی پاییزدا پەنیرەکانیان لە ئەشکەوتەکە دادەنێن، ئەوان لە سەرەتای زستاندا بەرهەمەکانیان هەڵدەگرنەوە. هو هاتي كعسل كعسل هاتي. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. وصلنا بالخير، كاك عاجي بالخير، كاك بنير بيريا. بلد أنا ولا بنير بيريا كلها. بنير كان دير دانا. يا الله يا الله كاك عاجي وي. هو كعسني كاكا. نبيسي كعسني. أنا جندي سنية
ئێرش گەڵوەڕەزە ناسراوە بە کونەپێستی گەڵوەڕەز ئێمە وەکو خۆم مەردار نین ئێمە دەیان کەس بڵێنەوانەی کە دێنێرەکانە لە سەدا هەشتاشی مەردار نییە هەموو خەڵکێکە وەکو من وەکو برادرانە ساڵانە لە مانگی 5 پەنیری دەکڕی بە تەڕی بەس حاضر کراوە بەس تەڕە لە مەردارەکان دەیکرێت لە ماڵی خۆی جوان وردی دەکات و خوێوشی دەکات و لە ناو دەبەی 5 کیلۆیی 6 کیلۆیی بە عەزی خۆی کابرا دای دەگرێت زۆر بە جوانی و حاضری دەکات و لە 25 و لە مانگیش سەرەتای 6 و 25 و دەیش ئەلەو مسافانە چکە مەردارەکان یاساکیان هەیە بۆ بناری قەندیلی لە 26 دەڕۆن دەی 6 دەڕۆن عەفوان دەبێت ئەمە پێشتر بکڕین لە مانگی 5دا دەیکڕین و حاضر دەکەین دێنین بۆ ئێرەکانە بۆ کاک حەسەنی لێرە دای دەنێین هەتاکو تقریبا 5-11 پەنیرەکانی مە لە کوێن کاکە قوربانەوە تا لێرن وەڵا گەر زەحمەت نەبێ بندێەوە مەمنون دەبین پەنیرەکان ئەرێ وەڵا بەسەر چاو چاوەکانت خۆش الله خۆی بنە هەدەی من لەکوێ حەسەن بەسە هەمێت ئیجابێت لەو دیویا لەو قوربان بەخوا هەیە دەشگۆڕێ ڕاستی بەڵام زۆر ئێستا بڵین بەکەمی لەبەرەوەی بە نووسینی و بە ڕقم بۆ شتانەیە ساڵان لە پەڕۆ تێدەخن شتێک تێدەخن من بە درێژایی تەمەنم مەڕدار بووین بە درێژایی تەمەنی من و بابم و باپیریش ئێستاش مەڕدارین و بەردەوام پەنیریشن هەر لە کونەپێستوانە داناوە جا بە پێی ساڵ بووە ساڵی وە 20 قەدەڵە بووە 10 بووە 15 بووە 30 بووە کەمتر بووە زیاتر بووە باش بوو زۆر باش بووە ساڵ خراپ نییە وەڵا باشەکەیوە لە وەرگا زۆر بووە ساڵ پوش و پاوان و ئاوە ئەو شتانە زۆر بووە و خەڵکی زیاتر هەوڵی شتی خۆماڵی و ئەوانە دەدات بەڕاستی وەڵی پەنیری پێستەی خۆشتر ئێستاش ئەو خزمانەی ئەو بەریبەری مەنگوڕان وانە بەحام لە پێستەی دادنێن و لە کوێستانەکانی بناری قەندیل و کوێستانەکانی قەندیل وانە لەوێ ساشە لە پێستەیدا و ئەوانش لە دەبەی دەکەن بەڵام ئێرە هەم کەمترە دەبەکان گچکەتر و داواکاری خەڵک و ئەوانش فەرقی هەیە لەوانەیە خەڵکە بێ ساڵە 5 کیلۆ پەنیری بوێ 10 کیلۆی بوێ کەمتر و زیاتری بوێ ساڵان پێستێک پەنیر زیاتر لە 20 کیلۆ 30 کیلۆ نەخۆ دەگریت نانا شوێنێکی من دەبن جوار چۆن دەبێ ئاخر خورشید والله بالله راي حام بس يضرب والله كعب هم يتون هم اللي صار مالي تلا قلن فيديو ورا من نابت يا الله نابت يلا ما مش وسوميت مالكم يا تبرشان بابو اخوا باوكم براستي نعمته كاك كوام دەست خۆش بۆ خۆشە گاڵی ئەرێ وەڵا ئەتۆ مەردار هاوڵاتیەک لە شاری مووسڵ دوای ئازادبوونی شارەکەیان بەمبەستی گرنگیدان بە ژینگەی شارەکەی نەمامگەیەک دەکاتەوە هەر کەسیش پێی خۆش بێت کە نەمامێک بات لای خۆی و کەم داهات بێت ئەتوانێت نەمامێک بە دیاری وەربگرێت. اسمي طلال محمد السليمان من منطقة ناوم طلال محمد سليمان لە ناوچەی حەمام منقوشا کە ناوچەیەکی کۆنە لە شەقامی فاروق خاوەنی نەمامگەم چەندین جۆر نەمام وشتڵی جیاوازمان هەیە عندي بالمشير شربات سنادين
يعني حتى العوائل بالمنطقة يجون علي. خانەوادەکانی ئەم ناوچەیە دێنە ئێرە بۆ کڕینی نەمام وشتڵەکان. ئێوە دەزانن دار و درەخت ئۆکسزیلمان پێدەبەخشن. کڕیاری جۆرا و جۆر دێنە ئێرە. زباين بعد ما تحررنا جينا على الجانب الايمن جينا دوای ئەوەی ڕزگارمان بوو هاتین بۆ بەری ڕاستی مووسڵ گەڕاینەوە ناوچەکە وێران ببوو کە 90% وێران ببوو خانووەکان لە ناو چوو بوون خێزانی کەمی لێما بوو بیرم کردەوە نەمامگەیەک بکەمەوە نەمانگەکەم کردەوە و چەندین جۆری نەمام و درەختم لێداناوە نەمامگەکەم پێشوازی باشی لەلایەن خەڵکی ناوچەکە و دراوسێکانم لێکرا. جوتیارێکی دانیشتووی گوندی ژوژیلەی دەڤەری برادۆست کولەکێکی بەرهەم هێناوە کە 35 کیلۆگرامە. ئەو هاوڵاتیە کە لە ساڵانی هەفتاکانەوە تا ئێستا خەریکی کاری جوتیاری دەڵێت بۆ یەکەم جارە ببینێت کە کولەکێک بەو کێشە زۆرەوە بەرهەم دێت. ئەو دەڵێت کە مشتری زۆریشی هەیە بەڵام شانازی بە بەرهەمەکەیەوە دەکات و نایەوێت کە بیفرۆشێت. ئەوە قوندێکی زۆری مازن هەرشیمێ قۆچەقۆیەکی بۆ بینن چەقۆ گەورەیە باشە هاپکەشنە منداڵینە ژێر بن ئەمە نام سەلاحەدین قادر حوسێن سکاک خەڵکی گوندی ژوژلێمە ئەوە چەندە ساڵە ئەز لێرەمە یا الله ئەو قوتنە یعنی بەلەمە ئەوە چەندی ساڵە ژیانەمە سە ئێرەنە ئەمە تەماتە و کودی و ئەوانە مەسەن کوشت و کاری دیکەن ئەو منداڵانە هەموو لێرەنە یعنی ئەمە ئەو منداڵانە تێنە ناو زراعی یعنی بە خۆ ژیانەمە سە و گوندەیە مثل وەکی تەماتە وەکی کودی و پیلەکە ئەوانەمە عەمەل دەینن بەخێر بێ الله بسم الله الرحمن الرحيم يا الله أمد ولا هذه ما أقول قبل ولا نشي من يا الله ولا كل ذولي منه ئەوە چەند ساڵە ئەمەلەوە کودیانەوە قونکان ئەمەلێرە ئەمە کشتتوکاریت کەن من نەدیتە یەکی قونتێکی ئەوە 24 کیلو 35 کیلو دەرچووی ئەو تواژی پێشین نوکە دەمە ئەمەلتینان بەس وەکی نوکە ئەمە قەوی مە نازانێ ئەمەل بینم مە پێخۆشە جارە دیکە ئەگەر ئەو بەرەی بە ئەمەل بینن دووبارە یعنی باشتر ئەمەل بینن ئەگەر حکوومەتە هەرێمی کوردستان یارمەتی گەمە بکاتن یعنی ممکنە زیاتر بەرێوی زۆرتر بیتن بۆ خەڵکی مە وەختێکی متوەکی ناگەلێکی جماعەتی بر پێش نەتوەکێکم پیدا کرد بوو ئێجا گەلێکە مێدایە جماعەتە گوندی مەسەر منتیقا خاری و گوندی خارتر یعنی بەسی تا ساڵەکە من نەکرد ڕاستی ئەمە نەکرد پاشێکی جارێکی ئەو ساڵە میکردەوە ئەو قونکە تقریبا 35 کیلۆی دەرچووی پێشێکی دەست هەند من گوێی خۆ نەدایم جماعەتش گەلێکی برا ئەن وتوی گەلێک ئیسپادێژی لێ بکەن وەڵڵایە من ناخۆدا ئەو ساڵە ئەوە هۆدە دەرچووی پێشێکی دا یەبیە مەسەڵان 20 کیلو 25 کیلو بەس زۆر سەحیمە لێ نەتکرد هەرا وەرە وەرە 35 نیوە فوتوێکی چاک بوون لەکەمە ئەتۆمە جاوی هەلگرە بۆ ئەمە هاوینە دێنە ئێرە تەماتە و کودی و خیار و
باینجان و بەروبوومەکی زۆر دەچینین گەرمی دەکەین جوی دەکەین کە فەلاحەتێکی باش دەکەین بەرو بۆسمان باشە بەس پارەی ناکە هیچ شتێک پارەی ناکە یعنی ساڵانە ئەو هەموو مادی بوونی دەچێسین ئەو هەموو دەردوست دەرەسەری دەچێسین بەخۆ بە ماڵ و منداڵەنە ئەو لەو گوندەینە یعنی هەموو شتە شێ بەس چ شتێک پارەی ناکە ئەو ساڵە زۆرترمە خزمەت کرد پقادرش نەکرد وەتو نەبووەکی جارە قەدیم مەسەلا مەدێ ئەودا بە ئەوەکە مەدێ هو منداڵە دەهێلا بە مەسەلا منداڵی چ بەدێ گوبەجە ئەودا من نازانەکانە ئەودانە ئەو نادانە ئەو ساڵە سیتا ئەو زیاتر مەیدانی ئێجا بڕێکی باشترش بوو منداڵەژی زۆر سەحیلی کردن بژارە وەکی گیا تشتێ و لێگرتن بله جماعة تقريبا نواتي نواتي هذه ليلة فلاح بوما نواتي ليلة بوما حتى و أوائك من نمدي مثلا أبو لك هندا جارو دكتور شێروان هاوڵاتیەکی گوندی سەرگەلی دەڤەری ئامێدیە و ساڵانە بەرهەمەکانی هەناری دەکات بە ڕستە یان تلۆڤە و بە بنمیچ و دیوارە بەرزەکان لە ژوورەکاندا هەڵی دەواسێت ئەو دەڵێت ئەم شێوازە شێوازێکی کۆنا بۆ هەڵگرتنی هەنار و زۆر سەرکەوتوو بووە دەشڵێت بەم شێوازە جگەلەوەی کە هەنارەکان وەکو خۆیان دەمێننەوە هیچ زیانێکیش بە بەرهەمەکانیان ناکەوێت. از شێروان ڕەشید خەڵکی گوندی سەرگەلی دەڤەران هێلێ ئاکێ ئەم خەڵکی گوندۆ gelek جوورێت دەرەماتی و فێقی و هەمی تشتەمەیت هەنا ئەمە یەکیشان تشتێ بەسیط یعنی هنۆر gelek نەوعیدیش بگوتەتە ڕۆتکردن یۆ سەهلە یعنی vêgovê kêm çît ewilê porekî kêm çît mirov gun hetiyetin wekî min zonî kîlo hinokê çandê çîtin heftê dînarê nîke yani heftê dînar nabîta ribع gişî. شنو شلون تشتي؟ خدای زحمت نب خدا کو از هفته دینا دی خود به شیوز بو پیر خوراکم دی هلو اسم صبح میوانک برادرک دویت سهله ها گو دی کنار رستر ایش دی با خوشخان کو وکین میوانک کدام دی چه گوشه کی و که دی بو میوان خدا اول فقیه تاج تا گیرون نکری او فقیه تو یسابلند شی خودی وکی برینی نکیمه تلایسن یلا خالی گونی تلاسی بس وکی برینه بو پیرن ما همیت شتوانیه هلوسی بی نوعیت تشتها بین با جراش یعنی خو حتی حیوان ود کشت حیوان گوشت خو هشت تلایس یعنی نوی مجویده بی بامی خو لوپیکا خو با جان کو سور طما خو وکی برین مینیتن یا جانا یعنی شینا تو چی سیکه خود دکانه کری که و چند کوگه ها گمر که یا اول یا پاکش یا هلا استیاجی دو شکلی و که یا طمای گلک خوشتره چند تو پیشه که تیولی و دور که و زده پیو بیتن ده هیا گیاش بیتن ده هیا گیاش بیت ده خوشتر بیت طمای نفسه یعنی ده هنو که یا وکی هنو که تو نکچنی اول چند سال سوالت یه ها من اول هیوا 11 اوساس تلسم چه حیوان منی حتی حیوان سیجی من ویرا و جیوه که مفخو من تصویرت تا بالگت تا منی جیوه کردن میوال بون تاتی حیوان سیدا جیوه کردم گله برادری تاتی نویره حالا تو گوش ماشاءالله تشکی جانا کو گوشه که بدم سر چه به گوشی کند کاراتیان بس جیوه که نی من هلوست منی جرباندی کندک چلی نهت یا هلوست یا پاکجات حیوانات اگنیزی نبودی ها وعده گندوری سالت بینه گندور میل هلوست چلی نهاتیه یعنی اول مینید فتره کن مینید وقتی بچه که یا سایجیه یا مجیلاتیه که مقصد که دورو بورد دیگر خوب باید چی طاقت توی خرد کت یا تحت تلنی نوچه بی تو بگوشیه اول زیبه بجه اول بگوه اول ساقط بی افنو که قرچه جهاز ساقط بی بس من گیفک و جیوه کلی راحت نوچ دست خانه که مفیره خرد دور کی وقتی دست خانه کلی بچه که سایجیه هدی راحت حتی گیرد دایو تلوسی پای اکی ونای زاروک چهاری مروید کندن مروی
يعني بشكل هو ساجي أبا كي زحمة الدنيا يعني هو فيكو أبد خلق النعي جل برادر ميتان خلق من نعي آن ناحية ديالو كي جل كتو فيكو تشاسي كوي ما شاء الله چند هنريته خلق النعي شيتن فيكو في بوله 10,000 و 20,000 قرار كده تأكيد جون بيت خداني بيستاني بومن من نفس سويد فيتن بومن دورفا وتشلينا كده بو إنيتن يعني پورا که کم گذاشته او زوستانی قانچه کو زیاده دی بینید یعنی فایده که پتر دی بینیدن شینا دی زوستانی میوانک بهتن دیشته دکانه حتی کریتن کیلوی دی 1500 تاکید 1500 فرد دانه من اینا 2000 و وید دکانه خو منفردی یعنی با جوی گوه بچه 2000 و آن 1500 کری نب خود دی بگوی باشتر بید دی خو حال است اول سهل تر بوی لا ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.